لە هەولێر پلەی گەرما بە جۆرێک بەرز بووتەوە کێشە و گرفتی زۆری بوو کرێکاران و هاوڵاتیان و بەتایبەتی منداڵان و ئەوانەشی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە دروست کردووە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هۆشیاری تەندروستی بڵاو کردوتەوە بەتایبەتی بۆ ئەوانەی کە پێی دەڵێن گروپی مەترسیدار تا ڕزگاریان بێت. بەرزبوونەوەی پلەی گەرما بەتایبەتی بۆ ئەو کەسانێکەوە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە وەکو نەخۆشیەکانی دڵ، نەخۆشی درێژخایەنی سینگ، ڕەبوو یان ئەوانەی کە نەخۆشیە درێژخانەکانی گورچیلە یان جگەریان هەیە ئەوانە وا دەکەکەوە توانای بەرگەگرتنی گەرماکەیان کەمتر بێ ئەوانە زووتر تووشی ئەو حاڵەتانە دەبن کە پێویستیان بە بگوازرێنەوە بۆ نەخۆشخانە یاخود لە فریاکەوتنەکان هاوکاری تریان پێشکەش بکرێتن. ئێرە شەقامی باتەیە یەکێکە لە قەڵەبەڵەختری شەقامەکانی هەولێر. ئەم ساڵ بەهۆی بوونی گەرمایەکی یەکجار زۆر بەکەمی خەڵک ڕۆی تێدەکات و هاوڵاتیەکیش دەڵێت خاوەنی چەند دوکانێک دوکانەکانیان لەبەر گەرما داخستووە. سەبەبی ڕئیسی کارەبایە ترگە کارەبا هەبێ بەڕاستی پێت بڵێم ئێستاەوە نیوڕانە کەس لە دوکانی خۆی نیە لەبەر گەرمایی کارەبا نییە مۆلی دەیە دەبڕێ ئیتر پێشتر دار هەبوو لەسەر شەقامەکانی 6 مەتری بەڕاستی ئەوە گەرمایەکی باشی سەحب دەکرد و فێنکێکی باشی دەدا شارەکە و کەچی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی شارەوانی بۆ جوانکردنی شارەکە هەستان بە بڕینی ئەو دارانە لە ساڵانی دوای نۆهەت. مەلەوانگەکان پڕبوونە لە گەنج و منداڵ و بەتەمانەکان وەک خۆیان دەڵێن هیچ ڕێگەیەکی تریان نییە بۆ دەربازبوون لە گەرمای هەولێر. خەڵکێکی زۆر ڕوولێر دەکاتن و بە تایبەتی گەنجێکی زۆر دێتن ڕۆژانە گەنجی وها لە دێدەکنەمەدا دەنیشت دەرە بەهۆی گەرماوە دەستینە بازار و جێ لەبە گەرمای ناحێنەوە ناچیان ڕووکەینە مەزباح. شەوانی هەولێر لە ئێستادا قەڵەباڵغیەکی یەکجار زۆری هەیە و خەڵک بەگشتی ڕوو لە پارک و شوێنە ساردەکان دەکات و ئەندازیاریکیش دەڵێت هەولێر 570 میلیۆن تۆن کۆنکریتی هەیە ئەمەش گەرمی بڵاو دەکاتەوە. هەولێر بە چەند سەبەبێکەوە ئەو گەرمایی بەو جۆرێ یەکیان ئەوەیە کە 570 میلیۆن تۆن کۆنکریتمان هەیە لە ناو چوارچێوەی 100 مەتری. دوو فاکتەری دووەم ئەوەیە کە ئەمە ئاومان نییە جوگرافیاکەمان وایە. سێمی فاکتەر ئەوەیە ئەو گەرمیە کە ڕێژەی سیارێ گەلێک زۆرە لە ناو شاری هەولێر. لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا.